بسم الله الرحمن الرحيم. بنوري عكسي پیغمبر وندم عكس بون غريبي تازهاتو أيوت أم پیغمبرستان. مامۆسایانی زێر عزیز زانایانی خۆشەویست، السلام عليكم ورحمة الله وبركاته. مامۆسایانی قەدرگران، یەخوا بەخێر بێن، قدومتان خێر بێ بۆ زانکۆی گەشەپێدانی مرۆیی. زانکۆکەمان زانکۆی گەشەپێدانی مرۆیی ئەمڕۆ منەوەر بوو بە هاتنی کۆمەڵێک لە مامۆستایان و زانایانی شارەکەمان. یاخوا بەخێر بێن. بەڕێزان، بانگهێشت و داوەتی بەڕێستان بۆ ئەم سیمینار و کۆبوونەوەیە یەکێکە لە چالاکی هاوبەشەکانی زانکۆی گەشەپێدانی مرۆیی و بەڕێوەبەرایەتی گشتی ئەوقافی سلێمانی کە لە مانگی 11 2019 بە سەرپەرشتی بەڕێزان سەرۆکی زانکۆی گەشەپێدانی مرۆیی پرۆفیسۆر دکتۆر مەریوان ئەحمەد ڕەشید و بەڕێوەبەری گشتی ئەوقافی سلێمانی کاک فەریدون نامەیەکی لێکتێگەیشتنمان ئیمزا کرد لە بەینی هەردوولا، مزەکەرەیەکی تەفاهم لەسەر کۆمەڵێک ئەنجامدانی کۆمەڵێک چالاکی هاوبەش و سیمینار وەرکشۆپی چالاکی جۆراوجۆر لە نێوان هەردوولا. ئەم سیمینارە یەکێکە لەو چالاکی هاوبەشانە لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی ئەوقاف و بەڕێز بەڕێوەبەری گشتی ئەوقافی سلێمانی بڕیار بخۆی ئامادە بێ، بەڵام ئەمڕۆ پەیوەندی کرد و ئاعتیزاری هێنا لە بەرەوەی کە کەمێک ناساغ بوو نەیتوانی بەشداری سیمینارەکەمان بکات. و ئەم چالاکیە دەستپێکی چالاکیەکان و کۆبوونەوەکان و سیمینارەکانمانە لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی ئەوقاف داواکاری نەخوای گەورە ئینشاڵڵا کە دەستپێکێکی خێر و بەردەوام بێت. بەڕێزان، زانکۆی گەشەپێدانی مرۆیی بە سەرپەرشتی و چاودێری ڕاستەوخۆی سەرۆکی ئەنجومەنی ئەمینداری زانکۆ جەنابی پرۆفیسۆر دکتۆر عەلی فەرەدادی لەگەڵ زۆربەی دام و دەستگاکانی ناو شاری سلێمانی و حکومەتی هەرێم هەماهەنگی و نامەی لێکتێگەشتنی هەیە و پێشتر چەندین چالاکی جۆراوجۆرمان هەبووە لەگەڵ دەستگا و دامەزراوەکانی ناو شاری سلێمانی و دەوروبەری، هەر لە وەزارەتی ناوخۆ، وەزارەتە جۆراوجۆرەکان و زانکۆکانی تر بە بەردەوامی چالاکی هاوبەشمان هەبووە. هەر لەسەر ڕاستپاردەی جەنابی پرۆفیسۆر دکتۆر عەلی فەرەدادی سەرۆکی ئەنجومەنی ئەمیندارێتی زانکۆمان بەنیازین چەند چالاکیەکی تری هاوشێوە بۆ بەڕێزان زانایانی ئاینی ئەنجام بدەین کە بەڕێزیان زۆر تەرکیزی لەسەر ئەم خاڵە کردووە و پێمان باشە لەسەر داواکاری و پێشنیاریەوە پێشنیاری چالاکی جۆراوجۆری تر یاخود بڵێن خولی جۆراوجۆر بە هاوبەشی هەردوولا ئەکرێ هەم مامۆسایانی ئێمە بەشدار بن و هەم لە بەڕێستان خەڵک بەشدار بن. بۆ نمونە ئەکرێ ئێمە چەندین خولی جۆراوجۆر لە بواری وەرکشۆپ و چالاکی هاوبەش لە بواری ئابووری ئیسلامی، بواری یاسا، بواری زمان و کەلتور و شەریعە هەم بۆ مامۆسایانی زانکۆ هەم بۆ بەڕێستان بکەینەوە لە کۆتایی خولە و وەرکشۆپەکانە بڕوانامەی تایبەت هەبێت. ئەمە ئەمێنێتەوە سەر داواکاری و پێشنیاریەوە کە لە ڕێگەی بەڕێوەبەرایەتی گشتی ئەوقاف و بەڕێوەبەرایەتەکانی ئەوقاف بگاتە لای ئێمە لە خزمەتانە بین. ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە لە خزمەت بەڕێستان نابین بۆ گوێگرتن لە یەکێک لە باشترین کەسایەتیەکانی کورد لە بواری دەروونناسی کە مامۆستای زانکۆکەمان بەڕێز دکتۆر محەممەد خانی دکتۆر محێدین محەممەد خانیە کە بە سوپاسەوە ماوەی ساڵێک زیاترە ئێمە لە خزمەتیان لە زانکۆی گەشەپێدانی مرۆیی وەک مامۆستای زانکۆکەمان خول و بابەت بۆ خوێندکارەکانمان بۆ مامۆستاکانمان ئەڵێتەوە کە ئەتوانم بڵێم سوودێکی زۆرمان لێوەرگرتووە لە بوارە جیاوازەکانە. بۆیە حەزمان کرد ئەمڕۆژ لە خزمەت بەڕێستان نابین بۆی ئەم سوودە بگاتە لای ئێوەش. بۆیە جارێکی تر بە خێراتنیەوە ئەکەین و سوپاسی ئامادەبوونتانەکەین و داواکەین لە بەڕێز جەنابی دکتۆر بفەرمووی بۆ پێشکەشکردنی بابەتەکەی. بسم الله الرحمن الرحیم. السلام علیکم ورحمة الله. زۆر خۆشحاڵم کە لە خزمەتی زانایان و مامۆسایانی زۆر بە ڕێزی ئاینیە ئەمڕۆ وەکو تەلەبەیەک حاضر بووم و زۆرتر خۆشحاڵم کە بتوانین بۆ هەوڵ و تێکۆشانێک هەنگاوێک بەرەوبەر هەڵبگرین کە ئامانجی ئەم دانیشتنەسە. بە یارمەتی خوای گەورە من ئەچمە ناوی بابەتەکەوە، ناونیشانی بابەتەکە گوێگرشناسی یا گوێگرناسینە لە ڕووی دەروونناسیوە و ئەو ئەرکەکە گەرەکمانە لە تاوتێکردنی بابەتەکانمانە تەکی گوێگرە
جێبەجێ بکەین تا ئەو ئامانجە کە پێش لە قسەکردن هەستمان دوای قسەکردن ئینشەڵا پێکاومانوێت. ئێمڕۆژ من پێش لە قسەکردن ئامانجم ئەوەیە گەشەیەک لە ڕووی زانستیوە بخێنە ناوی وتار و شێوە وتار بە پێی ناسینی دەروون ناسانەی تاک و کۆمەڵ ناسانەی کۆمەلگا و واتە دەروون ناسی کۆمەڵایەتی ئەمڕۆ بەرچاوەکەین. زوان و دین بە عنوانی دوو چتی هەرە کۆن کە هێشتا هەر بەشەر پێداویستی پێیانە و هەر وەکو سەردەمی خۆیان تازەن و ئەبێ بە دوایە نابچین ماونەتەوە. هیچ شتێکمان نییە لە 50 ساڵی پێشەوە هاتوێت و هێشتا هەر تازەوێت. لە حاڵێکا زوان ئێمە نازانین لە کەیەوە هاتووە و لانیکەم دینی خۆمان ئەزانین سەرچاوەکەی کام تاریخە و بە پێی ژمێریاری ئیسا ئەزانین چ ڕۆژەکە لە ڕۆژی تاریخی دینمانەوە باسی ئەەکەین. بە 1400 ساڵ بە قەمەری و ئەگەر کۆچی هەتاوی تماشای بکەین بە 1398 ساڵ ئێمە هێشتا لە یەک دینا و لە یەک ئائینا تازەگیمان وا بەدەستەوە و هێشتا مشتریمان ئەو نەزۆرە کە خەڵک بە پەلە تێتە بەردەستمان تا بزانێ ئێمە شتێکی تازەمان پێ بیدەینێ یا شتێکی تازەمان پێ نییە. خوازیار و داواکار هێشتا هەر ماوە مەگەر ئێمە نەتوانین تێری بکەین کە ئەگەر نەیشمان توانی تێری بکەین پشتمان تێ ناکە بۆ لای کەسێکی زاناترە چوات کە گەرە کەسی هەر بگێتە ئامانجەکەی. بە ئەم باوەڕەوە من ئەچمە ناوی بابەتەکە کە ئێوە وەکو زانایانی ئائینی وەکو مامۆستایانی ئائینی وەکو خۆشەویستی زۆرێک لەم خەڵکە خەڵک تێنە بەردەستان و داوای بابەتی تازە و ژیانی نوێ و سەرکەوتن و گەشە و ئەمنیەت و ئارامی و ڕۆحسوکیتان لێکن. بۆ ئەوە ئەم شتە بدەینە ئەو خەڵکە شێ بزانین خۆیان خەڵکەکە چۆنن، خەڵک وەکو ئینسانێکی نەوعی ئینسان بەعام چۆنە. جا ئەو ئینسانە تێبۆ لای تۆ تایبەتمەندیەکەی خۆی ئەبێتتر خۆت بەرچاوی بکەی. ئیسا ئەچینە سەر بەشی ناسینی ئینسان. من لە بەشی کولتورۆ دەست پێەکەم چون ئینسان کولتوری سازیە. من زۆر هەوڵمدا خاڵ بە خاڵ و ڕێکوپێک بابەتەکە بێژم وابێ ئەگەر کەسێک حەز بکات دواتر لە بیری بمێنێت ئەگەر چوارچێوەکەی بکەوێتە تەکمان چوارچێوەکەی توانێ هەڵگرێ بۆ خۆی و دوایی خۆی پەڕووباڵی پێ بدات چون من بە ئەندازەی نیو سەعاتا 45 دقیقە کاتمە نەمتوانیە بابەتەکە تەواو چڕ و پڕ بێژم ئەوە ئەمێنێتەوە بۆ دواتر ئەگەر خوازیاری بوو ئێمەش لە خزمەتە نابین. دین بەشێک لە کولتورە. ئەم بەشە لە کولتور کە دینە ئەتوانێت کولتورەکە بواتە ژێری سەیتەرەی خۆی گشتی کولتورەکە. ئەتوانێت هەر لەو بەشە بمێنێتەوە و تەئسیری خۆی بکات و ئەگەریش گەرەکیوێت ئەتوانێت بێژێ هەر خۆی کولتورێکە. بەڵامی تر کولتورێکی وڵاتێک پڕەنگە بە دینگەل و بە بۆچونگەل و بە باوەڕگەلی جیاوازەوە و دین لەویانەوە ئیسا دین من مەبەستم فقط ئیسلام نییە، دین بەعام شینتۆوێ یەهودوێ زەردوشتێ هەرچێک بێت دین بەعام مؤثرە لە فەرهەنگەکە فەرهەنگیش لە تاک پێهاتەوە. بۆیە من لە بەرا وێنایەکی فەرهەنگەکەم بزانین فەرهەنگ چییە. ئەوەی کە بەشەر نەهاتووە ڕووی زەوی لە ڕووی زەوی ئەو فەرهەنگ نییە. دوای هاتنی بەشەر هەرچێک بەشەر دروستی کە دەتوانین بێژین پێی کولتور، چون کولتور دەستکردی بەشەرە. کولتور ئەوێتە دوو بەشەوە، ئەوەی کە جەستەی هەیە وەک وەم مایکانە لە بەردەستی مناوەکو سەیارە کە سواری ئەبین دروستمان کردەوە ئێمە خوڵقاندمانەوە هەیە و ئستفادەی لەکەین، ئەوەی ژین پێی تەمەدون. تەمەدون لەشی هەیە فیزیکاڵە. ئەوەی کە لە ناوی ئەم مایکەوە ئەوترێ و ئەو دووربینە تۆماریەکە و ئەڕوا بۆ جێگەیەکتر و کەسی تر گوێلێرەیتر لەشی نییە. ئەوە فکرە، هزرە، زانستە، ئەوەیان ێژین پێی تەمەدون. کەوابوو تەمەدون تەبیعەت نییە، هەرچێکمان بە تەبیعەت زیادکردێت تەمەدونە، لە ناوی تەمەدونە هەرچێکی فکرە فەرهەنگە، فەرهەنگیش ئەوێتە دوو بەشەوە، بەشێکی لە تاکە ڕەنگاتەوە بەشێکی لە کۆمەڵگا ڕەنگاتەوە. بۆ نمونە تاکێک دێت خۆی کولتورێکە خوڵقێنێت، کولتورێک تاکێکەواتە ژێری سێبەری خۆی. پەیغەمبەران کولتورێکیان خوڵقاندێ، دینێکیان هاوردە و کولتورێکیان پێ خوڵقاندێ، کەسێکیش لەو جێگا هاتێسە دنیا بەبێ ئەوە بزانێ کام وڵاتە دینەکەی وەرگرتەوە ئیسا پێیەوە ئەژی. لە ناوی ئەم باسەکەوتمان
کولتور بەشێکی لە تاکە کاریگەرە و بەشێکی لە کۆمەلگا بەشی تاک چۆن کاریگەرەوێ هەر تاکێک لە چی دروست کراوە هەر تاکێکی بەشەری لە پەنچت دروست کریا هەموو تاکێک لە هەموو وڵاتێکە لە هەموو سەردەمێکە یەکێک لەو بەچتانە بەشەر لەو مەوجودەکان جیاکاتەوە بە بڕوای ئێمە لە دینە تەکلیفی دینە خاتە سەری بەخشی ئەقلیەسی ئەگەر ئەقلی نەبێ ئەو چتە ڕوو نادابووی ئێمە بە ئەقل لەرایە ژین باوەڕ زۆر باوەڕێکەس وەلێکانە هەڵەس زۆر باوەڕێکەس نازانین هەڵەس یا ڕاستە زۆر باوەڕێکەس وازانین سادقە ئێمە چاوەڕوانین باوەڕی دینی سادقوی ئەگەر کەسێک بە باوەڕێکی هەڵە ئەژیت معلومە نەتیجەکانی چی هەڵەس چون بە مقدمەی دروست بە نەتیجەی دروست ناگەین ئەبێ بە مقدمە معزەرەتمە بە مقدمەی غەڵەت بە نەتایجی دروست ناگەین چون بە مقدماتی دروست ئەبێ بگەینە نەتایجی دروست ئایا ئەم تاکەوا لە بەردەستێمە باوەڕەکانی تەواوە باوەڕەکانی سادقە باوەڕی سادق چییە باوەڕێکە منتەبق بەرواقعی پێچەوانەی واقع نەوێ پێچەوانەی حەقیقەت نەوێ ئیترەوە زۆرە من باوەڕی سادقی موەجەی ئەعتماد پەزیری سا باسکەم زەحمەتە هەر ئەوەیە جارێکانە باسەکەین ئەمە باوەڕ یعنی تاکێک تێتە بەردەستی من خاوەنی باوەڕێکە نازانم باوەڕەکە خۆی هەڵی گرتێ تێیان کردێ تاقی کردێسەوە تاقی نەکرێسەوە وەلێ بەم باوەڕەوە تێ بۆ لای من هەر ئینسانێک ئیسا دانیشتێ هەر خودی من ئیسا بە هەزاران باوەڕ قسەکەم یەک باوەڕمەوەسە من کوردم ئێوەش کوردن ئەگەر من بمزانیایەوە کوردی تێناگەن نەمەتوانی قسە بکەم باوەڕێکمەوەی ئەم مایکانە دەنگە بە ئەگەر ئەبزانم ئەم مایکانە دەنگ نابا مەجبورەوەم دەنگم هەڵبڕم باوەڕم ئەوەیە ئەو کامێرە لە تۆمارەکەن یەکێکیان ڕاستە و خۆست خەڵکێکی تر غێرا خەڵکیم قاعە گوێم لێگرن باوەڕم ئەوەیە ئیسا تینم نییە ئاو دانریا دەسی بۆ ناوم باوەڕم ئەوەیە تینمە دەسەوەم بۆ ئاوەکە ئەگەر باوەڕم ئەوەیە ئاوەکە دەرمانی واتیایی تر نایخۆمە ها چۆن باوەڕ لەسەر ژیانی ئینسان کاریگەرە هەر باوەڕێک بێت خۆ پێی بزانی و خۆ پێی نەزانی کارەکان یەکێ لەو باوەڕانە ئێمە لێرا کۆکردێسۆ بانگهێشتێک وە باوەڕمان بووە بە بانگهێشتەکە کاتێک وە باوەڕمان بە کاتەکە بووە کاژمێرێک وە تماشامان کرێ ئەگەر درۆی کردێ و ڕاستی کردێ ئەگەر کەسێ ناتێ و کاژمێرەکەی درۆ بکە خەتایەوەسە باوەڕی بە کاژمێرێکی درۆزن کرد ئەمە بەشی باوەڕی ئینسانەکان بەشێکی تری هەر ئینسانێک تێت ڕوبەڕووی ئێمە ئەوێتەوە ئیحساسات و عەواتف و خواستەکانیەسی من کەی دەسەوەم بۆ ئاو وەختێ هەست بە تینیەتیەکەم ئایا خۆم تینیەتیە خولقێنم تینیەتی خۆیە خولقێ من کەی هەست بە تووڕەییەکەم ئایا خۆم تووڕەیە خولقێنم وەختێ بێ ڕێزیم پێکری من کەی هەست بە عەشقەکەم ئایا عەشق خۆمەی خولقێنم وەختێک شتێک من عاشقی خۆیە کات شێوەیەک کە منی کێشا بەرەو لای خۆی جا ئیسا عەقڵی من دەست پێکا خواستەکەم عاقڵانە بکەم و خواستەکەم جۆرێ پێ بکەم بچەسپێت خواستەکەم وا پێ بکەمە جواو نەکرێت خواست بە دەستی تۆ نییە بەڕێزم خۆی دروسە بێت وەکی خواستی برسێتی وەکی خواستی من برسیمە برسێتی لە ناوە خۆی دروست بووە ئاگادار مەکاتۆ نان بخۆم خواستی نان خواردنم ئەموا بۆ نان خواردن ئەکەوێتە بیرم باوەڕێکم هەیە ڕەمەزانە و بە ڕۆژوم نابێت تا بانگی مەغری و نان بخۆم بەری خواستەکەی پێ ئایا شتێکمان هەست بەرگری لە خواستەکانمان بکە نەفسی ئەممارە خواستی نییە دروست نابێ تێبەرەوبان داوا ناکات ئەقلەخەینەتەکی فێڵی پێەکەین ماستاوی پێەکەین جعلی پێەکەین وانە هەر عاقڵ بوون بەسوێت مەگەر نازانی ئاغمی گەن فرە بزانێ فرە ئاپەن هەرچیەک گەنتروێت ئەقلی زۆرتروێت خەتەرناکترە بەشێکی تر لە دەرونی من جا وتم خواستە خواست ئەبێ چۆن وێت تا ئێمە بەگوێ بکەین خواست ئەبێ بەڕێوجێوێت بیستوتانە ێژن جەنابی مەولەوی من نازانم شتەکە ڕاستیانە منیش هەر شەفاهەن بیستمە نەم خوێندرێسۆ ێژن جەنابی مامۆسا مەولەوی حەزی لە کەسێک کردێ بیخوازێ و زایەرە کەسەکە ڕێک نەکەوتەوە و دوایی نامەی ناردێ بۆ ڕەفیقەکەی و تێدێ ئەگەر ئەو خۆشکتە نیە ئەمی تریانم پێ بدە تێ قسەیە ئەەکەم بەڕێو بەجێوێ ئەر لەیلێنەوێ با بەگی جێوێ ئەویش وتیە ئەم خواستی تۆ بەڕێوجێ نییە قسەیە بکە بەڕێو بەجێوێ ئەگەر مەجنونی چۆن بەگی جێوی
خواست ئەشێ بەجێوێت بەجێبوون یانی چی یعنی یەک ئەم خواستە لەسەر باوەڕێکی سادق بێت ئەو باوەڕە بوو عاقلانە و سادق بێت خواستەکە ڕێکی ئەوێتە کە ئەم خواستە گەرەکت و جێبەجێ بکەی سوودێکی ببێت کاری بێسوود نابێ بکەین سوودەکەی تر من نازانم خەیتە سوودی دینی وە سوودی ئەخلاقی وە سوودی ئیجتماعی وە ئەبێ بیخەیتە بەرەیەکۆ سوودێکی بێت ئەگەر ئەو سوودەی نەبوو خواستەکە و بەجێ نییە عاقلانەوێت و سوودمەندی کوێ ئەنا بەجێ نییە جا بەشێکی تر لە وجودی هەر ئینسانێک داوای لێبوردن دەکەم ئەحساسات و عەواتف مەوت من کردمە خواستە اشتباه وتم بەخشێکی وجودی ئینسان ئەحساسات و عەواتفێسی ئیسا بە ئەوەشی بکەینەوە ئەحساسات و عەواتف چییە؟ ئەوە واوتم ئەحساسی برسێتیە هەستی برسێتیە قینە تووڕەیە عاشقیە تۆ بەخۆی دەست ناتوانانی خاسیکەی من بە هەڵەی زوانی وتم خواست ئەوە ئەحساسات و عەواتف ئەی خواست چییە؟ خواست شتێکە بە ئێرادەی خۆیەکەی برسێتی لێراوە دەستی پێکرێ بووەسە خواستێک بچی شتێک بکەی ئەبێ ئیسا بە ئێرادەی خۆ بیکەی ئەشێ خواستیش خواستێکی ساڵح بێ فاسد نەوێ زۆر کارێکی ماکەین ساڵح نییە فاسدە خواستی ساڵح چۆنە؟ خواستی ساڵح چوار شەرتمان بۆی هەست ئەگەر خواستەی ئینسانێک ساڵح بێ یەک هەر ئینسانێک لە چوار چتە سێ چتە یەکێک جسمیە یەکێک زهنیە یەکێک دەرونیە ڕەوانیە و یەکێکیش مناسباتی ئەم ئینسانە سەتەکی ئینسانێکی ترە خواستێک ساڵحە تەکی ئەم چوارەوە گونجاو بێت زهنی من هەموو شتێک ناتوانێ وەربگرێ وەسە خوای چە فەرمێ تەکلیفی بانتر لە وسعەت نابێ بکەین زهنیانی فێربوون حفزکردن لەبەرکردن بە بیر هاوردنەوە ئستدلالکردن یاکردن حاڵی بوون حاڵیکردن ئەمە کاری زهنە نابێت شتێکە لە زهنی من ژوورترە داوای بکەی لە من یا لە بەرانبەرەکە داوایکە یا خۆیچم لە خۆم داوایکەم ئەگەر کردم ئەمە خواستەیەکی ساڵح نییە من تووشی فەسادەکە مەسەڵەن کەی ئینسان قەلەقە بێ وەختێ میێوانی بێ و پارەی نەوێ وەختێ کارێکی بێ 4 سەعات کاتی هێرەکوێ و 3 سەعات کاتی بێ وەختێکانە 2 نەفەر پەلامی بدەن و ئەم 4 نەفرێکیش نەکە وەختێ تۆ خواستێک لە زەهنیە من هە بەش ناکات من قەلەقە لە دەرونی منەوە عەواتف و هەیەجاناتە سێ دەرونی من حەز بە شتێک ناکەم مرتاح نییەم پێ عەلاقەم پێ نییە حەز ناکەم بە بینینی حەز ناکەم بە تێکەڵاو بوونی تۆ وەختێ داوای ئەم شتە ئەەکەی لە من بێتاقەتەکە بۆیە هاوڕێی ناکەم ێژێک پیاە کوڕەکەی نەسیحەتە کرد وتی ڕۆڵە گوێ بگرە و کوڕەکەی دڵی پێوەنەوە هەر ملی جەڕەدا و ملی بادا و گوێی نەوردوتی قسەکەی کرد باوکی دوای قسەکەی دواوتی ڕۆڵە گیان حاڵی بوتی بەخوا بابە گیان نازانم چی وت وەلێ تا تۆ قسەکە کرد من وەقەی گوێ درێژەکەەوە 11 خەرەنگەزەم ژمارد دڵی پێوە نییە تۆ زۆری لێەکەی گوێ ناگری چون ڕێکی ڕەوانی قسە ناکەی بەشێکی تر لە من جسممە نابێت تۆ شتێ لە من داوا بکەی لە جسمی بەشەر ئەوە نەوەشێتەوە بێژیوە من بفرە بازێ لە ڕاهێنەرەکان خۆیان نێژن شۆخیەکە نێژن بێژەوە تەلەبە بێژە ئەفرم ئەخرەکەی ئەفری بەخوا 100 ساڵ بێژی ئەفرم پەر دەرناکەیت و بفری مەگەر وەسیلەیەکی فرین دروست بکەیت جەسەی من زۆر کارێکی لێ نایە نابێ بمدەیتە بەری کاری سەخت ئەوەسە لە ئاینی ئیسلامە ێژن دینی ئاسانگیریە نەک سەختگیری ئەگەر سەختگیریەک وا لە دەرونی خۆتا و ئەی خەیتە سەری خەڵکەکە دوورکەوتنەوەی و خەڵکە مەخەرە سەری خەڵکەکە بیخەرە سەری سەختگیریەکە کە زیاتر لە تااقەتی بەشەرەکانە تۆ داوایەکەی لێ هەمتر لە مەولەوی با نەقڵێ بکەم ێژن کابرایەک نوێژینەوە خۆنتیان بۆ نوێژ ناکەی وتی کورە بەخوا لە ترسی نوێژی سوح مەولەشتی دەی نوێژی سوح چیە خۆ نوێژی سوح سونەتە وتی کورە مێژە وتی بەڵێ وەڵای ێژن سونەتە منیش بیستمە ئەتوانی نەیکەی ئیتر نازانم قسە ئیتر نەقشێکە نایێت تەواو بینێنە ملی مەولەوی شاید بۆیان هەڵبەستوێ من قسەم بیستەوە دەمی خۆمە منیش نەمکردێ دوایی فێری چواردانە نوێژی کرد وتیان ئەی برا خۆ تۆ نوێژەکان نەخوێنی نوێژی سوح بۆ ناخوێنی وتی ئەوە سونەتە مەیل من نایخوێن وتیان کێ وتیە سونەتە وتیان مەولەوی وتیان و مەولەوی ماڵی ئەوە ئێمە چێکرا وتی برا من چوارم پێ فێر کرد ئێوەش وە گشتانەوە یەکێکی پێ فێر کرد زۆری لێ مەکرد مالای و تاق نەوێت شتەکە و بەشی مناسباتی بەشەری
ئێمە تەکی هەر کەسێکا قسەکەین هەر وەکو هەر ماڵێک دەواازەیەکی ئەوێ لە دەلاقەکەی چی بچتە ناو وەلێ لە دەلاقەوە چوونە ناو سمڕ سمڕ و شوشە شکاندنێکی هەیە تەکی هەر کەسێکا قسەکەین با لە ئائینی توانەوێت تۆ بەشێک لەو شتانە خواستەکە کارەکە و موەجهەکات ئەوەسە مناسباتی بەشەری تیا لە نزرابووری تەکی هەر کەسێکا لە جادەگا لەو بەرەوتەی خەوەرمان لە ئائینی هەیە لە دینی هەیە ئەو لەو بەرەتی و منیش لەم بەرەوەچم گەرەک مەدەعام نەکەم ئەشێ دووچت بەرچاو بکەم ڕێزی بەرانبەر مافی بەرانبەر نەچمە لاینەکەی و بچمە لاینەکەی و ئەکوژرێم ئەمە بێڕێزیەوە گیانی یەکتری لەو دوایش مافیم بەزاندێت پۆلیس تێ من تاوانبارەکات ئەوە چۆن لە جادەوە بێناسینی ئائین و عەقیدەی بەرانبەرەکە ئێمە ئەوە بەرچاو ئەکەین ڕێز و مافی بپارێزین وەلە لە مناسباتی کۆمەڵایەتیەوە بەرچاو ناکەین بۆچی وەختێ سواری سیارەیەکی بێگیانین سیارەکە گیانی نییە و عەقڵێکی نییە بەڵام هەوڵە دەین ڕێز و مافی پێ بپارێزین وەلێ وەختێکانە کەسێک تێت پرسیارێک ئەکات شتێک ئەپرسێت ناچواتە عەقڵمان و عەلاقەمان نییە یا بە شێوەیەکی بێئەدەبانەی پرسێ یا نییە لە ئائین و کولتورەکەمانە ئالەرانەوە ئەگەر کەسی لێ هاتووی ئەبێ بۆ ئەوە شتەکەی تۆ معقولوێت خاستەکە و ساڵحوێت ئەبێ مناسباتەکەی تیا بەرچاو بکی ئەمە تا ئێرانە سێ شتی بەشەرمانوت هەر بەشەرێک سێ شتی هەست بەس لە خۆی دیارە لە کەس و دیارنی یەکێ باوەڕەکانیەسی کێ ئەزانێ من چ باوەڕێکمە خۆم ئەزانم یەکێ هەست و خواستەکان یا هەستەکانیەسی هەستی چی هەستی قەلەقە عاشقیە تۆڵەس قینە نفرەتە ماستاوە من نازام هەستێکیە خۆی خەوەری لێ هەیە یەکێک خواستێکی هەست گەرەکێ شتێک جێبەجێ بکە یەکێ لە هەستەکانی گەرەکێ بکاتە کردەیەک بیچەسپێنی با بزانی هەر کێتێ ڕوبەڕووی تۆی بەڕێزدانشێ ئەم سیانیە واپێ لە بەخشی باوەڕەکانیان ڕەنگە باوەڕی سادقی پێنەوێ بۆ یەکانە لێو تێناگا ورد بۆرەوەتە یافێری بکە ڕەنگە هەستێکی قەلەقی بێ قینێ لێ ڕقێ لێ چۆن نەتوانێت ڕقەکەی لە دڵ دەربێری باس یەکەم ڕەنگە خواستەیەکی بێت فاسد وێ ساڵح نەوێ بۆیە ناتوانانی تەکیا بچەسپێی تەکیا بەرەوبەر بچی ئەگەر ئەم خواستە تۆ گەرەکتە بێژیتی بۆم کەسە بە بەرچاوکردنی ئەو چواربەشی لەش و مێشک و دڵی کەسەکە و مناسباتی کۆمەڵایەتی شەڕ و بربەرەکانی دروست نەکرد خواستەکە معقولە و لەسەری بچوو جا ئێستا بەشەر دوو بەشی تری هەست گشت کەسی ئەیبینی حتا خۆیی پێ نەزانێ خەڵک پێزانی ئێوەی بەڕێز لەو کاتەوە دانیشتن دوو بەشی منتان هەر بەردەوام بینی ئەم دەسە جوڵە و سەرە لەقە ئەوە کردارە ئەم دەمەتەقەیچەکە گفتارە هەمووی ئەو شتەوا لە ناوە دیار نییە بەم سیان ئەو سیانە نییە لە ها لە ناوە دیار نییە بەم دوانە تێتە دەریا بە قسە تێتە دەریا بە کردار ئەوەیە زۆر کات هێمە بە کردداری کاورا ئەزانین باوەڕەکەی درۆست یا ڕاستە یەژن مەلای مەزبورە یا بێژین محێدین یا هەر کەسێک ئیتر مەشهورە کەڵەشێرێکی بوو زۆر خۆشیەویست چون هەرچێ سوح و بانگی سوح هەڵیەسان لە خەو ڕۆژێک کەڵەشێرەکەی چووە دەر و ڕای کرد بە شوێنی ئەوتینەوە پشی بخوا و کەڵەشێر نەماڕوانی دەنگی لە حەوشی دراوسەکەیان وتێ دراوسەکەیش فرەقینی و لەم کەڵەشێرە چێ سوح و بانگێداوەوانی لە خەو هەڵەسان و عەزیەتێکردن وتی لە ملی خۆمی بکەم بە پەلە گەرەکی و سەری بڕێ و ئەمیش بە پەلە تەقی دەریایدا بە دوای کەڵەشێرا چوو بۆی نەکریانایە ژێری کوترەکەی و قایمی کرد وتی کەڵەشێرەکەی ئەمە نهاتەم دێوتی نەوتی تۆ ئاگالێ نییە 4-5 قەسەمی بۆ خوارد وتی نە من ئەزانم ئەم قەسەمانە باوەڕی سادق نییەن کازبن چون خۆم کەڵەشێرەکەم دیە و دەنگی چیاتێ لەم حەوشە خراپتر بەڵگەیش کەوتێ دەر کلکی کەڵەشێرەکەیش دیارە وتی نازانم بە سوێنەکان و باوەڕکەم یا بە کلکی کەڵەشێرەکە من وم وە کلکی کەڵەشێرەکە باوەڕەکەم چون شتێکە بەڵگەی هەست سوێن ناغێت بەڵگەمان بۆچی وەختێ سوێنمان بۆچی وەختێ بەڵگە هەست باوەڕی سادق یعنی ئەمە تۆ لە بەیانیەوە من قسەکەم قسەکانی من ئەژنەفی ئەم قسانە بە باوەڕێک کریایە بە هەستێک کریا بە خواستێک کریایە کە تۆ لە هیچ کامیان خەوەرە نییە قسەکەم بدە لە بێژم بزانە ئەچواتە عەقڵی بەشەرەوە جا ئیسا بەرانبەری قسەی کەسێک بووین و ئێمە سێ کارە بێ بکەین هەرکێ قسەکە هەر کەسێک قسەکەیەکەوێتێکێ لەم سێ بڕگە قسەکە ئەگەر داوای بەڵگەی لێ بکەم بەڵگەی هەبی سەلمێنێ و منیش قبوڵ یەکەم قبول نەکردنیم قسە لە عەقڵ دوورە ئاخر قسەیەکە بەڵگە هەست بۆی و ڕاستیەکەی دیارە بۆ قبوڵی ناکەی
ئەم قسە چل سوێنی بۆ بخۆیت و هەزار هەوڵێکی بۆ بدەی بەڵگەیەک پێیان ناوێ بیچەسپێنی ناچواتە عەقڵی بەشەرۆ قسەیەکە ناچواتە عەقڵی بەشەرۆ من بۆ قبوڵی بکەم چون سوێنم خواردێ سوێنیش بخۆی قبوڵی ناکەم هەرچی ئام کوژە زۆرینەیان لێ پێیان پرسە قەسەمە خۆ نێژنیەمە نەوی دواتر دەرەکەوێ ئەوانوە قسەیەکیچ هەست هەرچیە وەم دێوە وە دێواتەکی ئاچی نە بەڵگەیە کەس نیشان بدا ڕاستە نە بەڵگەیە کەس نیشان بدا دروست پێسەوە دیاریوە وردە وردە بێسە بڕیاری لەسەر مەدە وە دێوێکە ئاخرەکەی لارەوێت ئەگەرەوە هیچ دێوێکە لارنەوە کەس تۆ تاوانبار ناکە قسەکە جارێ هیچ بەڵگە نە بۆ درۆی دەسەکەوێ نە بۆ قبوڵی لە وتارە ئەبێ ئاوا قسە بکەین ئیسا منی نەوعی تێمە بەردەستی ئێوەی بەڕێز قسەکەم لەو وەختەوە دەسم پێکرە سوێنێکم نەخوارد هەر کەسیش بەڵگەی گەرەک و دواتر بێت تا من بەڵگەکانی بۆ بێژم وەلێ قسەکە ئەگەر ئەو نەڕێکوێ ئەو نەڕێکوێ تۆ خۆی شایەتی من ڕاستەکەمی تۆ نایە داوای بەڵگە بکەی قسەیەکە ئەو نەڕێکە خۆت شایەتی کردنەکەی ێژن پێی قسەکە شهودیە شهودیە ینی شایەتی من تۆی خۆیێژی ئەشەنەوە بیلا ئەمە قسەکە و من گەرەکم و بیکەم ئەمە یارۆ وا من ئەموتەهاها ئەبێ وتاربێژ قسەی لەم ڕەنگە بێ ئەو نە قسەکە ڕوونوێ ئەو نە قسەکە ڕوونوێ ئەو نە هەوڵ بدات لە ڕاستی نێزیکی بکاتەوە پێویست نەکا بەڵگە بێرێ بۆ قسەی خۆی ئەگەر دەست کردە بەڵگە هاوردنەوە بۆ قسەی خۆی ئەگەر کاورایش متمانەی پێوێ خۆ متمانە لەسەر خۆی لاوی بۆ چێسی من سوێن بخۆم یا بەڵگە بێرمەوە هەموو پیاوێک لە مناڵەکەی بەتەمەندترە سوێنی ئێرەکە سوێنی نێرەکە هەمیشە جومعە دوای پەنجشەمەس واکەوێتە بەری شەمە بەڵگەی بۆچی ئەم قسە بیکەی ئەو نەڕێکە خۆتان شایەتی ئەم قسەنە وتاربێژ ئەشێ هەوڵ بدا خۆی لە توخنی ئەم قسە لە بدا قسەوەلێکە ئەکەوێتە ئەو قۆناغەکانە یا ناچواتە ئەقڵۆ یا هێشتا بەڵگەیەک بۆ دروست و غەڵەتی نییە ئەوە هینی کلاسی دەرس و وانەوتنەوەس ئەوە هینی ئەو جێگەسە ئەشێتەکی توێژەرێکا تەکی لێزانێکە مامۆسایەکە پسپۆڕێکە تاوتوێی بکەی تابی دۆزیتەوە بۆ ئەی خەیتە بەردەستی عەوام هێوە مەگەر نازانن هەموو وتاربێژێک گوێگرەکانی زۆرینەی عەوامە لە هەموو کۆمەڵگایەکە زۆرینە هەر عەوامن ئەگەر عەوام چەپڵە لێ بدەن بۆ ئێمە ینی زاناین کەسێکە دڵی بە ئەکسەریەت خۆشکرێ با دڵخۆشیەکەی لاوەم هەمیشە ئەکسەریەت نەزان هەمیشە ئەکسەریەت نەزان بەڵام نەزانی بە معنای بێڕێزی نییە ینی تۆی زانا کاتی ئەکسەریەت بخەیتە شوێنی خۆت و قەیادیان و ئەیانوەی بەرەو ڕێنمونی نابێت لەوان پرس بکەی مەگەر ئەوان لە تۆ زاناترون ئەبێت جواوی دروست و پێوێ ئەنا چۆن ئەویتە چاوساقمان ئالێرانەوە تۆزێک توێژەر لە گوێگری دابڕێت چتە قورسەکانیان بۆ هەڵەبژێرێ نەوعی ئەوەڵ هەڵ نابژێرێت کە شهودیە یا بەڵگەی بۆ هەست نەوعی دووەم و سێوم ممکنە بچواتە قۆناخیوە حتا ممکنە ئەم بە شێوەی نەرێنی بەرگری لە کەسێک کا هەڵەیەژێ بۆ خۆی چتەکە چواتە ناوی منافسە و ڕکابری و تند و تێژیوە کابرا خواستیەمەوە ئەمە بچەسپێنێ تۆ گەرەکتە نەیچەسپێنی خەڵکێکی عەوام تێنە سەیر ئەگەر ئەو زیرەکوێت ئەی کاتە هەوچیگەری ئەو پیرۆزە بێ و تۆ ئەی بەزێنی باوجودێکە ئەو نەزانەوە لێ کۆمەڵە گشتێکەوان لە پشتەری ئەمە خەتەرە بەشی ئاخر کردارە هەموو ئینسانێک ئەبێ کردەیەک بکات ڕێکردنە سیارە گیرداینە نان خواردنە جەنابی مامۆستا مەلا حەمەڕەشی ئیمامی خوا عەفوی کە مامۆستایەک و لە وڵاتی ئەمە قسەی زۆر خۆشیە کرد ڕەفیقی باوکم و منیش مامۆستای دێهاتەکان وم ساڵی دووەمی مامۆستاییم بوو ینی 30 ساڵ لەمەوە پێش من 32 ساڵە مامۆستا 30 ساڵ لەمەوە پێش لە دێهاتەکەیانەوەم هاو سەردانی کردم وەکو بێژە کوڕی مامۆستایەکی برام وا لەم دێهاتە و با منیش سەردانی بکەم قسەیە خۆشی بۆ کردم شتێ پێش ئەوی شتێکی وتی خەم مەخۆ هەرچی ئامە یە ڕێیشێتە یەکێ لە نان خواردن ناشێتە یەکێ لە ئاو خواردن ناشێتە یەکێ لە ژن خواست ناشێتە یەکێ لە مناڵداری ئاشێتە یەکێ لە ڕێکردن یەکێ لە شتێکە خەمی کەسێ بخۆ پەنجشەش ڕێیشێتە ئەنا ئەگەر خۆیکی ڕێیەکوشێتە خەم مەخۆ لە کردارە ئەبێ ئێمە وریابین ڕەگەشێتانەکانمان زۆر نەبێ تۆ ئەبێ سیارەکە ڕێک گیر بدەیت باوەڕی کازب زەحمەت بکەوێتە دەر وەلێ سیارەیە لارگیری وەی گشت کەسێ زانێت گێلی چەزانێ سیارەکە لارگیر دریا ئێمە ئەبێ بەڵگەی قسەکانمان کرداری خۆمانوێت چون کردار دیارە کەس نازانێ ئێستا من دەستنوێژمە یان نێسم وەلێ گشت کەسێک ئەزانێ من تەکم داواسە بەرەو یا پاڵم داواسم
شتەکە دیارە کردارمان لە کۆمەلگا بەڕەحەتی ئەکرێت لەسەری خەڵک داوەری بکەن ئەبێ وتاربێژ مامۆستا معلم تەلەبە هەر کەسێک ئەچواتە کۆمەلگا و تەکی یەک نەفەری ترا مناسباتێک پێیاکا وریای کردداری خۆی چون کردار هەموو شتێک ئێمە خاتە بەرچاو چون ێژن 200 گفتە چۆن نیم کردار نیست 2000 قسە بکەی وەقەی نیم کردار شتەکە ڕاستیەکە ناخاتەتر ئەمە تا ئەرانە باسمان کرد جا بۆ تەطبیقی ئەمانە وتمان دین تێت کولتورێک دروستکە لە کولتورێکە 7 دانە ئەبێ و نابێ هەست ئەبێ و نابێک یاسایکە ئەبێ ئەمە بکەی نابێ ئەمە بکەی ئەبێ ئاوا بڕۆی نابێ ئاوا بڕۆی هەر کەسێ ئەبێ و یابێ یاسای بەرچاو نەکردوێت خۆی ئەزانێت تووشی خەسارێک بوو ئەبێ و نابێک ڕێوڕەسمی کۆمەلگای کات مەسڵەن لە کوردەواریە نابێت چه خۆڕانەک بکەیتە بەرەو شاڵی لەسەر نەوەسی معقوڵ نییە ئەمە ئەبێ و نابێ کۆمەڵایەتیە گوناح نییە معقوڵ نییە ئەبێ و نابەیەکمان هەست ئەبێ و نابێی جوانکاریە جوانە ئینسان بۆین باخیش بوەسێ وەلێ من پیاوی ئێرانیم لە ئێرانە بۆین باخ نییە ڕێوڕەسمی وڵاتی من ێژێ مەیوەسە ڕێوڕەسمی وڵاتیم پیاو تێبیوەسە خۆشە ئاوم بۆ جوانکاری عەترێکیش بدا لە خۆی ئوتوی لیباسەکەی چی بکە کەس داوا لێ ناکا وەلێ ئەمە ئەبێ و نابەیەکە مەیل و بێ بەرچاویەکەی مەیل و بێ بەرچاوی ناکەی ئەبێ و نابەیەکی ژیان ئەبێ و نابێی مەسلحەتە تۆ گەرەکتە وتارێ بکەی ئەگەر گەرەکتە ئەم وتارە بچەسپێ مەسلحەتی وتارەکە ئەبێ ئەمە بێژی نابێ ئەمە بێژی گەرەکتە بوویتە دکتۆر بۆ دکتۆر بوون مەسلحەت ئەندیشیەشێ بکەی ئەبێ ئەمە بکەم نابێ ئەمە بکەم ئەبێ و نابێی مەسلحەت ڕەنگە ڕەبتی وە گوناح و سەواوە نەوێت ڕەنگی وە یاسا و قانونەوە نەوێت ڕەنگی وە جوانکاریوە نەوێت ئەم ئەبێ و نابێگە لە ئەتوانن لێک جیاون ئەبێ و نابێک ئەبێ و نابێ ئەخلاقە ئەخلاقێژێ گەرگەرەکتە بە وەفاوی نابێ درۆ بکەی گەرەکتە سادقی ئەبێ وعد بۆیتە ڕێوە ئەبێ و نابێ ئەخلاقە ڕەنگە ئەبێ و نابەیەکی ئەخلاق مەسەڵەن ئەخلاقی ڕانندگی تەکی ئەبێ و نابێ دینی چایەکتری بودێتەوە یەکیش نەگرێتەوە یەکێکی تر لە ئەبێ و نابێکان ئەبێ و نابێ علمە علم ێژە کۆرۆنا هەیە علم ێژە کۆرۆنا ئەگەر دوو نەفەر لێ قابەیە کەوچوو بخۆنە یەکێکیان بێتی ئەو کەیچیان نەیگرێ شاید ئەو دەیقەنەیرێ 14 ڕۆژ لەو دوا لێی دەرەکەوێ ئەگەر تۆ باوەڕ و بە علمە ئەبێ ئەم قسەی علمە بەرچاو بکەی باوەڕێکی نییە مەیکە خۆتە زانی یەکێ لە ئەبێ و نابێکانیش ئەبێ و نابێی دینە ئیسا قسەکە ئێمە مەبەست ئەمەسە ئەبێ و نابێی دین لە کولتورا قسەکە کولتور هەم ڕێوڕەسمی شارستانی واتە هەم ئابووری واتە هەم تعلیم و تربیەت و پەروەردەی واتە هەم یاسای واتە زۆر شتی واتە ئەبێ و نابەیەکی کولتوری ئێمە مەسەڵەن کەسێکە لە ڕووی ئەبێ و نابێ کولتوری وە کارەکات ڕەنگە بێژە سیانزەوە دەر من ئەچمە دەر ئەبێ و نابێ ئاینی بێژە مەچۆرە دەر یا ئەویش بێژە قەی نابڕۆرە دەر ئا لە ئێرانە ئەو چتانە کۆنتاکەکەن دوو ئەبێ و نابێن کە من مۆبایلەکەم خراوە بێت نابێ بیوەم بۆ فیتەری تەیارە خاسی کاتەوە یا سەیارە ئەبێ بیوەم بۆ فیتەری خۆی ئەبێ و نابێژ ئەبێ لە جێگەی خۆیاشی بکرێتەوە نابێ لە بەردەستی گوێگراشی بکرێتەوە گوێگر متەخەسی ئەبێ و نابێنی ئەبێ و نابەیەکتان دای لەیەک چون مردمانە پشتسەری ئێمەوە ئەلبەتە من نێمە ئەو قۆناخەوە من بچووکی ئێوەم مردم وانە پشتسەری زانای ئاینی وە ئەگەر دوو زاناکە بچنە کۆنتاکتۆ مردمەکە چنە کۆنتاکتۆ ئێوە بە شوێنی حسن و ئیحسانە ئەگەڕێن وەکو ئیمامەکانمان ئەوان ئەمە نازانن بە هەیەجان دەست پێکەن شەڕی پێەکەن تهمەتی پێ دروستەکەن قینی لێەکەن لە یەکتر ئەتۆرێن مناسباتی اجتماعیان ئەچواتە قۆناخێکی بڕان و دابڕینەوە کەوتمان ئەوە تەکی خواستەی معقولە ناگونجێت ئێمە مناسبات بۆینە قۆناخێکۆ شەڕ بچینە بەشی ئینسان بەو ویژەگیەلەوە بەم ئەبێ و نابێەوە بۆچی سوع لە خەوەڵەسین جوڵەکەین و شوێنی چیاچین هەموو ئینسانێک چی لە سەردەمی ئەشکەوتە چی ئیسا چی 500 ساڵی تر بە شوێنی پەنج تاچین یەکەم ئەم پەنجتە یەک و دوی نییە یەکەم بەقاس بۆیە ئاوە خۆینۆ نەمرین بۆیە خۆ پەنائەرین گولە نەمان کوژێ بۆ یەکانە دەرمانەسێنین نەمرین بۆ یەکانە فلانەکەین بمێنین هەرچێک بەقای ئینسانێک بخاتە خەتەر ئینسان حەزی لێ ناکا بەقا بەس مردن نییە من فەرمانێ واوە دەسمەوە
یەکێک قسەیەکم لەسەرەکە لە کارەکە لامۆن بەقای شغڵم لە بینەچێ خێزانێکم ئەز یەکێک لەو بینە قسەیەکە خێزانەکەم ئەتۆرێ بەقای بنەماڵەم لە دەست چوو ئینسان بە دوای بەقاڕێ وتاربێژ ئەگەر قسەکە شێ قسەکەی بەقا بۆ ئینسانەکان دروستکە چون بەقا بەس نان نییە بیدەیوەیەکێ بیخوا ئارامیەکە بیەیتە باوەڕەکەی لە شەڕ دەسەڵ بگرێ سیارەکانمان وەختێ ئەدا لە یەک برێکەکەین بە سیارەی بێلایتوە هیچ لایەکە ناچین یەژین نەوا شەو بدەمە شتێکە برێکی سیارەکەم خراوێ ناڕۆم یەژم نەوا بشکێ کە دوو سیارەش ڕوبەڕوێتەوە گیریانە دەین نەدەن لێک بەداخۆ وەختێ داوەزین یەکێک کوتەکی هەڵەرین و تێنە خوارد بۆ یەکتری خۆم گرانم یا سیارەکەەوە بۆ نایڵی سیارەکە بشکێ وەلێ بۆ خۆم و خۆتەقیتە قۆناخی شکیان و فێر نەکریین چی گرانە و چی هەرزانە فاسۆنی ئەدەین لە پینەی گونیەکە ئەمە غەڵەتە ئەبێ ئەمە ڕوونکەینەوە بۆ خۆمان ئێمە بەقامان گەرەکە جەنابی وتاربێژ دوای وتارەکەی تۆ هەڵسام ماڵی من بەقا پەیاکە یا کەمەوێتەوە ئەخلاقم زیاکە یا کەمەوێتەوە ئاشتی زیاکە یا کەمەوێتەوە ئاشتی بەقا زیاکات شەڕ بەقا لە بینەوات بۆیە بە جایزەی سوڵح بە ساڵحە نە بە شەڕخڕ نیازێکی تری بە شەر شادیە هەموو ئینسانێک بە دوای شادیە ڕێ بەداخەوە ئێمە شادیمان وە حەپلە و هەڵپەرکێ لێ هاتێ شادی ینی تۆ هەست بە ئارامی بکەی مرتاحوی دڵ خۆشوێت قەلەق نەویت نەترسی خەمی ترسی بەیانی و خەمی دوێکە ئالێرا نەوکوڵێنێ نەوسوزێنێ هەمیشە ڕابردوو خەمۆکی دروستەکە و داهاتوو ترس و قەلەقی شادی وەسە لە بین ئەم دوانە ئاهۆنیەک بێ بعضێ وەخت قەلەقەوی نێمەش ئەگەیەنە یەکێک نە حەپلەمان پێکا و نە هەڵپەرکێ و نە گۆرانی و نە ساز و دەهۆڵ نازانم چیەژێوە لێ لە لای ئەو تێمە زۆر شادم شادی ینی تۆ ئەو پەنجتی منە باوەڕم و هەستم و خواستم و گفتار و کردارم تێک چووە من ئاژڵکیاغم تێمە لای تۆ وەکی مۆبایلەکە تەنزیم مەکەیتەوە وەکو خۆم لێکەیتەوە بۆیە هەرکایە تۆم چاو پێکەوێژم زۆر خۆشە چم بۆ لای هەست بە شادیەکەم گومبوویەکی بەشەر شادیە هەر ئیسا خۆتان مامۆستایانی بەڕێز مامۆستاتان بووە تەلەبەگیتان کردێ کام مامۆساس حەزەکەن ئێستا لێراوایە و دەستان ماچ بکردەیە ئەو مامۆستا حتمما ڕێزی گرتن چاوپۆشی لێکردن یارمەتی کردن دڵنەوایی کردن بۆیە ئیستایش شادن بە چاو پێکەوتنی ئەی کام مامۆساس ئیسایش حەز ناکەن بیوێن حتمما ڕخنەی بێجێ ئەگرت حتمما زەختی زۆری ئەکرد حتمما هەڵسەنگاندنی بێجێ ئەکرد حتمما لێدانمانیە کرد حتمما دڵسۆزی بۆ نەوە کردین شادی ئابەمانە دروستەکرێت نە بە ئەوەی کە حتمما یەکێ بخواتەوە یایەکی هەڵپەڕی ێژن کابرایەک دڵتەنگ و وتیان قەلەقی دوتی زۆر دڵم تەنگەوە بێتاقەتم وتیان دەی خۆجێگەیە کەس بۆ ناچی بۆ وێنە شاد بوویتەوە وتی بۆ کوێ وتی کابرایەکە کۆمدیەکە لەم خوارە هەرکی ئەڕوا بۆ لای بە کەنینۆ تێتەوە تۆش بچۆ بۆ لای بابە کەنینۆ بێتەوە وتی من خۆم ئەومە مردمە کەنێنم وەلێ خۆم بێتاقەتم هێمە ئەتوانین بەدەم خەڵک بکەنین وەلێ لە ناوە باوەڕەکانمان غەڵەتوێت ئاغەمی سادق کێس کەسێکە باوەڕی تەکی هەستیا تەکی خواستیا تەکی وتەیە تەکی کرداریا ڕێکوی کەس هەست باوەڕەکەی شتێکە حەزەکەم ئینسانە بمرێ لە وتارە ێژێ خوا قەزا بخە لە تەوقی سرم ئەو نازانێ ئەم درۆکە وەلێ خۆی ئەزانێ درۆکە بۆیە قەلەقە کەسێک هەستی کینەی هەلە کاورا لە باوەڕیا ئارەزۆی مردنی ئەکا و ئینسانێکی نادروست ێزانێ لە کردارە پێڵاوی بۆ جووتەکە و خزمەتیەکە ئەو لە ڕووی کردار و پێڵاوەکە وازانێ برای بەڕێزێسی وەلێ ئەم خۆی ئەزانێت درۆزنێکی عجیب و غەریبە شەویشە چواتە ناوی جێوەتەکی خۆیان زۆرانە رێژێ تا بەیانی نەخەفتم چون بەشێ لە وجودی تەکێ و بەشەکەیا شەڕی ئەمە ئەگەر پێش بکەنێ شاد نییە با بزانن شاد ئەو کەسەسە لە ناوە قەلەق نەوێت ئارام بێت بەشەر بە دوای احترام ئاگەڕێت حەزەکە احترامی برن بە دوای خۆشەویستی ئاگەڕێ حەز ئەکەین یەکێکمان خۆش گەرەکوێت حەز ئەکەین یەکێک خۆشمانی گەرەکوێت جاروبار کەسێکمان خۆش گەرەکە ئێمە ماچی ئەوەکەین ئەو گپتە سڕێ و قینی تێ هەرچەند ئەو قینی تێ ئێمە هەر خۆشمانە چون ڕوو یەکێکمان خۆش گەرەکە مناڵەکانمان وامانە پێ ناکەنێ خۆشیانمان گەرەکە ئەم خۆشگەرەک بوونە بەها ئەوا بە ژیانی بەشەر وزە و پێغات نایاڵێ بشکەی نایاڵێ بڕمەی
با خەڵکمان خۆش گەرەکوێت چون بە خۆشەویستی تێتەوە ڕەحمەتەن لیلعالەمین و ڕەب العالەمین و شیفا لیلعالەمین ئەگەر ناوەڕۆکەکەی لێک بدەی خۆشەویستی واتە خۆشەویستیەکەی لاوە ناتوانێ ئەم کارانە بکە ئەی کەریمی کەس خەزانەی غیب گەبر و تەرسا وەزیفە خۆرداری دوستان را کجا کنی مەحروم تو که با دشمنان نەزەرداری ێژێ هەر کەسێک خۆزووە و کەسە خۆڵ لە خۆڵەکەوانی ماڵە گەورەیە کاوە سەریە ئەگەر ئینسان کاری بکەوێتە لای ئینسانی کەریم هەر جۆرە کار بکەوێتە لای کاروپەکی ناکەوێت ێژێ تۆ مەگوو مەراوە بدان شەهبار نیست با کەریمان کارها دشوار نیست مێژە من لایە و شاکارم ڕێکی نایە تەکی ئامی کەریما کار سەخت نییە جالوێژە ئەی خوایە کە تۆ گەبر و تەرسایش لە دەرگا و نان ئەخۆن دۆستەکانی خۆی کەی مەحرومەکەی وەختێ بۆ دژمنەکان واکەی بەرفراوانی گەرەکەی احترام ئەشێ لێمان بڕژێت بەرانبەر بەو کەسەیچە بێ احترامیەکات ئەنا قسە نایگرێت من ڕێزم ئەزان خۆ من کوڕە مەلام باوکی منیش مەلاس نێژن بێ ڕێزیەکات ئەشەیە منیش هەر مەلاوایە ئەمجا بەم دیوە هاتموو من مامۆسای نییە بینم ئەو هەم کە خەڵکە بە پەلە ڕۆژی جمعە تێن بۆ خزمەتی بەشکەم شتێکی لێوەرگرن بەعزێ وەخت تون قسەیان دکاکە نابێت تونتێکیان قسە بکەین ئەوان بەعزێکیان دوێکە پەشیمان بوونەسۆ لە کردیان هاتن لای تۆ گاغەز بەقایەک گاغەز بەعزێکیان هاتن وەژنەکەیان بێژن ئایتر نوێژە خوێنم لە مەودووە باوەڕم پێ بکە تایسا نەیکردێ ئەسەم بۆ لای تۆ نهاتێ هاتێ بەڵگەیە بواتەوە بۆ ماڵ بۆ سەپیایە خاست مەی چەوسێنەرەوە هێمە کانین مردمەشێ ئاومان لێ بخواتەوە تایبەتێکی تری بەشەر بە دوای ئازادیا گەڕیانە لە هەر کوێ ئازادیمان پێنادەن قسەمان بکەین ئازادیمان پێنادەن بخەوین دانشین بازێ میێوانمان تێ وەختێ چواتێژن ئۆخەی ڕەحەت بووم لە وەختەوە میوانە لە ماڵات جلەکانیشت تەنگە ناوێ بیکەنی قاچ ناوێ داکێشی ئاو ناوێ بخۆی ناوێ وەکی خۆی بژیت ئەم میوانە چوە ڕەحەتەوی ئینسان یەکێ لە مەطلوبەکانی ئازادیە لەکوێ ئازادیمان دەسەکەوێ ئەو جێگەمانە خۆشەوێت یەکێکی تر لە مەطلوبەکانی هەموو بەشەرێک سوح بە دوایە چوار قودرەتە قودرەت لە چیا دەسەکەوێت لە زانینە لە پارەوە لە کەسە لە دۆسە لە حیزبە لە گروها ئینسان بە دوای قودرەت ئاغڕێ قودرەتی بۆ چیە بۆ بەرگریکردن بۆ جێبەجێکردنی شتێکە حەز ئەکات ئازادی بۆ چییە بۆ بە کەیفی خۆی بژی ئەم ئینسانە بە دوای ئەم پەنجاغڕێ جایسا من بە یەک وشە نیشانەوەم یەک ئینسانە توانێت هەر پەنجی لە یەک نەفەر بسێنێ ئینسانێک لەو بەری منەوە بە ئەو پەنجویژەگیەوتم سێی نادیارە و دوانی دیارە بە دوای ئەم پەنجا ژیانەکات من یەک دوو ڕستەی پێژم تەواو ئەی هەڕۆژێنم وا بزانەتەکی کوڕەکەی خۆما قسەکەم ژم جوانە مەرگە هەڵسە بێ بڕۆرە دەر حتا ئێوارە بێیتەوە ئەم ماڵە ئەوونەتەتی هەڵەدەم ڕێگەی بازارش گم بکەیت هەڵسە بێ بڕۆرە دەر ینی لەم ماڵەوە ئیتر بەقا نییە جوانە مەرگە ینی ئەحترامە نییە زنوبوونی تۆ مەیلی من نییە بێ بڕۆرە دەر ینی قودرەت نییە دەرتەکەم هەتا ئێوارە بێتەوە ینی ئازاد نییە هەرکایە مەیلی بوو بێتەوە هەتا ئێوارە بێتەوە ئەوونەتەتی هەڵەدەم ڕێگەی بازاڕیش گوم بکەیت ئەم ئاغەمە وەختێ لە ماڵە چواتە دەر هەرچێ چت وا من گەرەکمە لەم ماڵەوە نییە ئەگەر یەکێک بانگیکا ئەم ئیسا بۆشاییەکی قرس ڕووی کرێسە دەرونی بێژێ بێ عالم مادە هۆشبەرە یەک بە دەرمانتەوە مێبی خۆ بزانە ئەچیتە چ عالەمێک و ئەچواوی تر نایەت ئیسا من هەر ئەو کەسەوە خەریکە بێ ڕێزیم پێەکە ڕێک هاتەوە خەریکە بێ ڕێزیم پێەکە ێژم بەڕێزم هەر بۆ مناڵی خۆمە کارێکی کرە و لێی تووڕەم بە مساڵەکەی بووم ێژم حەز ناکەم بڕۆمە گشتە زۆر تووڕەم ئەگەر ئەکرێ بچۆرە دەر تا تۆزێ من ئاهۆنەوم جا بێرۆ قسەکەین یاوا ناکەم ێژم ڕۆڵەگیان تۆ دانیشە من زۆر تووڕەم ئەڕۆمە دەرۆ دوایی تێمە قسەکەین وەختێژم ڕۆڵەگیان ینی هەرچەند تووڕەم خۆشتم وەرەکە من ئەڕۆمە دەرەوە تۆ ناکەمە دەرەوە بەقا هەست ئیسا تووڕەم ینی تووڕەیی نایاڵێ ڕێز لە تۆ بورم با بڕۆمە دەربێ ڕێزی پێ نەکەم هاتمەوە یەکۆ قسەکەین ینی هێشتا تۆ حەق هەست لە من بپرسی و ئازادی بپرسی و منیش وەزیفەمە جواب بدەم جا بزانە شاید نەزانین ئابەم چتە بچووکانەسا و ئینسانە گەورە ئەهەڕۆژێنین
هیچ کات دوو مامۆستا دوو خوێنەوار دوو ئینسان لەسەری بابەتێک کێبەرکێکەوێتە بەینیانەوە شەڕ دروست نابێ مەگەر وەختێک یەکێکیان لە ئەخلاق دابەسی و ئەگەر هەردکیان دابەزن ئیتر زۆر زۆر خراپەوێت. ویژەگیەلی ئەم عەسرە چییە؟ هێمە لەم عەسراتێکیم ئینسانە ڕوبەڕووین کەسانێک لە عەسرێکی ترا ڕوبەڕبوون ئەم عەسرە مردمەکەی پەلەپەلن هیچکێک کتێو ناخوێنێتەوە. پێرێوتەکی بەرادەرێک هاوموتی لە سلێمانیە جێگەی خواردن مەتعەم و نازانم کافی و چت نێزیکی 300 دانە ئیمساڵ کریاسۆ وتمەی چەند کتێبخانە کریاسۆ وتی وەڵا نازانم وابزانم یەک و دوانێکی چیان کۆ کریاسۆ. لە ئەوروپا من نانم خواردێ چێشتێکە بە 2 ساعت خاسیەکە نێژن نایە بە چارەکێوی خۆی ئەبێ لانی کەم نیم ساعت وەبانی و بێسی و قسەیەکیش بکەیت و جابی خۆی. ئێمە هەر ئەوەوە پەلەی خۆی نازانین وە کێومان ناچوو بازێ وەخت نایچێ جوینەر ئاونەوێ ئەخنکەی. مردمی ئەم دەورە سەرسەرین یعنی فەیسبوک و ئینستاگرام و تلگرام ئەگەر دێڕێ زیاتری تیاوێت نایخوێنەوە نیو دێڕ خاسە ئەگەر بووە پاراگرافێک لە 170 ئینسانەکانی تر خۆیان نادەن لە قەرەی ئەگەر بووە لاپەڕەیەکەوە ئیمان و بێ هەر نایخوێنەوە ئەگەر وێنە و تەسویرە با لە 1 دقە زیاتر نەوێ ئەگەر ئەکرێ باسی چرکەوێ من خۆم لە ئینستاگرامەکە ماسی چرکەی دانم 45,000 کەس تماشایەکە 5 دقیقەی کە تۆخی بابەتە کەس دایانم 3,000 کەس 5,000 کەس تماشایەکە ئەسڵی وتارەکە دانم 1000 کەس تماشایەکە. بۆ چون مردمی پەلەین موبایل چەندێک خێرامانی کرەسەوە بەش ناکات دوانمان گەرەکە سیارەکان چەندێک خێرابوونەسەوە ئەوسا کابرا لە شارێکە چوو بۆ شارێکی تر 2 ڕۆژ بەڕێوە بچوە سەعاتێک گوێ بوودی مامۆسایانێکە تەمەنیان لە ئێمە بانترە و فەقێتی قەدیمیان کردێ ئەزانی بۆ مامۆستان ئەوسا ئەم بێهداشت و تەمیسی و خۆراک و جێگەوبانی خۆشە نەو باوکی من ئەیگەڕێنێتەوە ئەو کێچ بوو سپێ بوو ئەبوایە کاری ماڵی مامۆستامان بکرایە دارمان باوردایە جلمان بشۆردایە خزمەتی حیوانەکانیانمان بکردایە تا مامۆستا دەرسی پێ بووتاین لە شاری خۆمان هەڵسایم چوان بۆ شارێکی تر ئینسانێک ئەو نە سەروەت خەرجی شتێک بکات شتەکە بۆی بە نرخ. ئێمڕۆ خوێندن و زانین زۆر بێ نرخ بووەسەوە هەڵ بدەن کورد قسە بکەن هەرچێ کورد قسە بکەین ڕەنگە ڕانەکەن بێسن ئەگەر تۆزێک درێژە بدەینە قسەکە بە تایبەت وتارە تایبەتەکان بکەینە جێگەی تعلیم ئەشێ بیکەنە جێی داچڵەکیان گازێکێ لەولا بێبێژە تعلیمم بدە ئەگەر بیکەینە جێی تعلیم ئەڕۆن ناوێسن ئەم مردمەوانە ئەم سەردەمە. یەکێکی تر لە تایبەتمەندیەکانی ئەمان هێژنە هەر ئیسا ئەبێ بەکار بێ ئاو قسە کردو دەی بۆ چیمە بۆ ساڵێتر هەر هایسا دەردمە خۆیانە ئەبێ قسەکان بووینە پراکتیک و ژیانی ڕۆژانەی ئینسانەکانەوە. ئەمە 3 خاڵ لەرایتر زۆرتر قسە ناکەم. ویژەگیەلی ئەم عەسرە چییە؟ ئەم عەسرە ئینسان واوە ئەی عەسرەکە خۆی چۆنە؟ دوو چت لەم عەسرە جێبەجێ بووە. ئینسان بە دوای حەزێکە ئەچووە و بە دوای مەسلەحەتێکە. لەم دەورە حەز جێگەی مەسلەحەتی گرت. یعنی ئینسانەکان ئەوە وا حەز لێەکەن ئەگەر مەسلەحەتیان نوێ ئەیکەن. وەلێ ئەوە مەسلەحەتیانە ئەگەریش مەگەر حەزی لێ بکەن بچن بە دوایە. دەلاقەیەکی 4 شوشە دروستەوێت شتێکە حەزی لێەکەم و بە مەسلەحەتمە ئەگەر بکرێ ئەمە بێژین بۆ خەڵک خاص گوێمان لێرن. شتێکە حەزی لێەکەن بە مەسلەحەتییانە با ئەمە خاڵی یەکەمی وتارەکان منی. ئەگەر دوای ئەمە خەڵک حەز لە شتێکەکەن بە مەسلەحەتیان نییە ئەمە نابێ ئەمە باسی لێ بکەین. شتێک بە مەسلەحەتیانە و حەزیان لێ نییە ئەمیانە پێویستە باسی بکەین. شتێکە نە بە حەزیانەوە نە بە مەسلەحەتیانەوە هێمە هەر ناژنیەوە مادە هۆش بەرفرۆش خەریکەی فرۆشێ بڕوانن چەندێ مشتری هەیە بڕوانن چۆن تەشەنەوەکات نە حەزی کار نە بە مەسلەحەتەوە نە بە حەزی بنە ماڵە کەس ئەیچکەنە ڕیشیوە. ئێمە یەکەم خاڵی وتارەکانمان با شتێکوێ بە مەسلەحەتە و خۆیان حەزیان دی ئەگەر نەکریا با بە مەسلەحەتیان ئەگەر حەزیان لێ نییە ئایا ئەمە مناڵەکانمانەوەی نێژین بیان کوتن مناڵەکە حەزی لێ نییە وەلێ بە مەسلەحەتیە پێیەکەین ئەمیانە خۆش نییە ئەگەر بکرێ پاسکیلێکی بۆ بسێنین و ئەویش لە شولاری قەڵەوە بۆمە لە ڕبێت من پاستیلی بۆ بسێن و ئەویش پاسکیل بڕانێ هەم بە مەسلەحەتی هەم خۆشە ئا لێراوە دەست پێ بکەین برایەتیەکە ڕەحەتتر دەست پێەکە وردە وردە ئەچین بەرەو بن خەتەری کاتە
ئەمیشە دەیتر بە بۆنەی کاتۆ زوو لێچم ئەی چی بکەین بەربکەنە لامانەوە گوێمان لێبورن من چیم کردەوە بەردەوام گوێگرم زیاوێت ئەوەی وا من کردمە ئیستا لە خزمەتتان نەژمی ئەم وتارە تۆمار بوو چوو دواتر ئەگەر کەسێک تۆمارەکە کەوتە بەردەسی گوێی لێبورێ ئەگەر 1 تا 2 دقە من پەیامێکی پراکتیکم نەداوە بۆ ژیانمان کاریگەری بێ قوتارەکە دەردناخۆ چون مردمی فەورین ئەشێ وتارە بکرێ بڕگە بڕگەی بکەین و 50 وتاری لێ دەربێرین یعنی ئەگەر کەسێ 1 دقیقە جوابەری کردەوە شتێک بووتی شتەکە هەر ئەو وەختە وتی هەر وەختە لە ژیانیا بچەسبی هەر ئەو وەختە بۆ نمونە من هەر ئەوە واوتم چۆنتەکی مناڵەکە تا تەعامل بکەتەوە ئەوە وایەژم مەسلحەت و خوشایەن دوو چتن تۆ کامیان کەمە خۆی ڕێگەیەکە نایژم نایزانین ئەزام کشتان مامۆستای من هەر لەوەڵەوتم تەلەبەم بەڵام ئەبێ تۆ قسەکان دقە بە دقە شهودی چتی تیاوێ کاورا گوێبورێ بۆ ئەوە بەرکەنە لامانۆ 1 ئەشێ مەساڵیان بۆ بدەین پێچەوانەی ژیانیان وێت یا مەساڵێک بدەین خۆیان شایەتی مەساڵەکەون تا بێژن ڕاستەکە ئەشێ ئەو شتەیە ژینی ئەو نە ئەرزشی بێ بۆ کاورا هەست بکات ئەگەر گوێمان لێنەورێ زەرەرێکی کردێ نەیلکێنینە دۆزەق و بەهشت و ئەگەر گوێنەری ئەخەنە دۆزەق و ئەگەر گوێبووری ئەخەنە بەهشت ئەو نە قەشەنگیشانی بووین ئەگەر گوێبووری ئەم دنیا کاتە بەهشت و وەرگوێنەری ئەم دنیا کاتە دۆزەق دۆزەقیەلی ئەو دێ و دۆزەقیەلی ئەم دێونها بەهشتیەلی ئەو دێ و بەهشتیەلی ئەم دێون ئەو کەسە ژن و مناڵی لەلایە ئاهۆنە مامەڵەی ڕێکە قسەی خۆشە باوەڕی سادقە ئەحساساتی بەجێز ڕەفتارەکانی معقولە ئەمە سا ئەچواتە بەهشت ئەمە لە ژیانی ئیمڕۆیە فێریکەینەشێ هەر ئەمە فێر بێ ئێوارە بچواتۆ جیاتی بێژێوە ژنەکەی تای ساوە بۆ چێشتێ خاسکەی سۆڵ نەوێ ژنەکەی چی بیرەکاتەوە ێژێ پارەکە چێشتم خاس کردوتە نمەکدان بێرە خوێدانەکە بێرە ئەی ئەگەر سۆڵ ئەگەر کەم خوێنەوە بۆ داوای خوێدانە کرد ژنەکە خستێ درۆ ئەو تێ تای ساتەوە نەوێت ئەمە 1 جار شایەتی چییە ئەی بۆ جۆرێتر نایژیتی ئەم شەڕە دروست نەوێ من زەختمە چێشتی سۆڵ ئەزیەت مەکە بازێ وەخت سۆڵە حەزەکەم کەمتر سۆڵ بزانم ئەتوانێ بێژێوانیە پراکتیک وێ با شتەکان زەروری وێت ینی ئەگەر نەیزانێت هەر ئایساوەکی یەکێ بێژی ئەچین بۆ قاعی لە کام قاع هەنە پرسیە بێژی ئەم قاعسە یا ئەو قاع کەس تێتە راشە 2 قاع بگەڕی شتێکی ئەگەر هەروت پێی بەیانی کارێکی بخاتەڕێ بیزانێ نییە مێژی وتارەکە کورتکەرەوە مردم پەلەن ئەگەر دەست ناکەوێت با 1 پەیامی ئەگەر دەستەکەوێت دوانوێ فرەیمەکە با کەم بێتەوە چون مردمەکە پەلەن کەمیان خۆش لێتێ 1 خاڵیان پێبێژ ئەبێ بەسەیتر لەویچە هەرەو نێژم ئاخرەکەی ئیتر ئاخرەکەیش هەر نێژم وە بزانم کاتی نوێژم چون 10 دقەماندا نابووین من هەرەو نێژم ئەگەر گەرەکمانێ بابەتێک بێژین ئەمانەی چێژم با تەمسیلی تیاوێ با واقعی وێت چون باوەڕی مبتەنق بەرواقع سادقە با لە ژیانی ڕۆژمەڕە ئەو شتە دیاروێت هێمە هەموو ڕۆژێک دەست ئەدەیتەکی پیاەکات دەستداینی بەڵێنیە دەستی چڵکنیەدا بە دەستۆ خاو دەسەداوە دەستۆ دەستی ڕیچەرم و جۆرێ ئەرێ دەستی پۆپچەرم و جۆرێ ئەرێ کورە سلامە سەر جواوەاتەوە کورە بارێک قرس وا پێ سەعاتێ خۆشتەوازە تکاکە ها گشتی ئەمانە ئەچیتە نانەوا سەرە ئەبڕێ ئەو چتانە هەرچیە سوحات تۆ لە ماڵی خۆی تێت دەربزانەوە چەند چت ڕوبەڕوێ یەکێکیان هەڵ بژێریم ڕە و تارێکی لەسەر بکە چونەوە واقعە ڕۆژمەڕەس خەڵکەکەیش ئاشنان پێی ئەیشتوانن هاوکاری بکەن لە وتارەکە با قسەکان مفید وێ هەر فەورەن سوودێکی بێ با ئاسان وێ نەچین وشەی قرس و قایم برین مردم نازانن مناڵ دایکەکەی وەختێ شیریاتێشێ خۆی گۆشت خوا و شیر بواتە مناڵەکەی گۆشتەکە بواتە مناڵەکەی خنکێ تفلێ مسکین ڕا گەرنان دەهی بەرجایە شیر تفلێ مسکین ئەزان نان مردەگیر وتاربێژ ئەشێ قسەکەی ئەو نە ئاسان وێ خەڵکەکە بێژن دەیخۆمە خۆیچمانەی زانین دەیگەڕێزانی فەرموویە وتار من ئەمە 20 ساڵە مردم ێژن پێم کوڕە تۆ زۆر ئاسان قسەکەی کەمێک تنی کەرەوە با مردم نێژن بێسەوادە دەی برایەکێ بێوەکی من وتار بکە هەرکێوەکی خۆی وتارەکە هەر کەسیش دڵیا پێوەکی من وتار بکە فەرمێ وتارێکم بۆ بنێری من سەبکی خۆمە ئاسانکردنەوە پراسوو مەشکێنێتە ئاسانیەکەمەوە چون ئەزانم زۆر کەسێک ڕەنگە تێ نەگات ئایسا لەو بەرێوە دووربینانەوە ڕەنگە پیرەژنێک دانیشتێ گوێبورێ ئاست و مستەوای خوێندنی نەوێ لە عنازیێمە تەلەبەیەکی پۆلیەک ڕەنگە گوێبورێ شێویش لە من تێبگات و ئەشێ شهودی وێ شهودی ینی ئەو خەڵکە دانیشتن شایەت ون تۆ ڕاستەکەی نەوخۆ بۆ شایەت بکەڕی ئاخری قسەیچم
هەدەفمان دروستکردنی تەمەدن و فەرهەنگێکی تازەست. تەمەدن یانی چی؟ یانی دووربینێکی تازە دروستکەین ئەو بێڕێزیەلەوە و دووربینەکانەکرێەوە دووربینەکان ئێمە نەکرێ. هایەژن دووربین دروستکریا خەڵک و ڕووتیشانەوە ئەشێ باوەڕەکەی تۆ ئیجازە نەدا دووربینی وا بخولقێ بۆچی مە خەڵک و ڕووتیشانتە؟ ئەمە تەمەدونەکە. ئەشێ بە ئەم مۆبایلە ئێمە فێر بکەین چۆن قسە بکەین ژن و شوویەک لە یەک نەترازێ. ئەمی چە فەرهەنگە؟ مردم بەدەستی ئەم دوانەوە ئیمڕۆگیرن. وتاربێژ ئەبێ ئێمە لەسەر ڕاهێنان ئێمە لەسەر ئەمانە فێرکە. ئەمەمان پێ فێرکە تا فەورەن ژیانمان بگۆڕێ و تەلەبە و مامۆستایش لە حوجرەکانیان فێر بکات. چون لەوێنە بەحسی علمی و ئاکادمیکە ڕەنگە من بۆ ئەوێنە هێشتا نەبوومە تەلەبە. ئەمەش کە عەرزم کردن من لە ڕووی دەروونناسی و کۆمەڵایەتیوە باسم کرد ئەگەر قبول بێت هەر ئەمەم زانی قبولیش نەوێت داوای لێبوردنەکەم. وەسەلام عەلەیکم وەڕەحمەت اللهی وبەرەکاتوه. دیارە من بەشێکی تعلیقە و بەشێکیشی تەسیاری بەخزمەتە. تعلیقەکەمەیە لە دەعوەتا حکمت واجبە. حکمەتیش سێ دەرەجەیە. دەرەجەی هەر بەڵای بریتیە لە بەسیرەت. بەسیرەتیش علمە بە حاڵی مەدعوین، علمە بە ئەو علومە شەرعیە کە من خەڵکی بۆمان دەکەم، علمە بە کەیفیەتی دەعوە وەڵامەکانی مەحەکان. ئەم بابەتی کە جەناب باس کرد مقدارێکی باش نەفسیەتی مەدعوین ئەوەی کە ئێمە گوێگەرمان بانیان دەکەین دەرناساندین. بەس ئێمە تەسەڵورمانە کرد جەناب بێی نەوعی ئینسانەکانمان بۆ باسکەی ئەوە عاطفیە، ئەوە ئینفعالیە، ئەوە عەقلانیە، ئەوە ئینتقامیە و بۆ هەر یەکێک لەمانە چ جۆرە دەرمانێکی بدەینێت. ئێمەمان زۆر پێویست بوو. ئەمە وەکو گەشتیارە وەکو پرسیاریش فەرموود دین کلتورە. ئەی کلتور جاری وا هەیە سەرپاکی دەگۆڕێت. پێخۆردین سەوابێتێکی هەیە هەرچەند کەم بێت. زۆر سپاسدانەکەم. عەرزێت لە بەشی یەکەمە ڕاستە وەلێ ئەگەر لە بەشی یەکەمە فەرمایشەکەی جەناب تەواوە و حەقی خۆیە و ڕاستە، بەڵام کات ئیجازە نادا ئێمە لە پێشەکیەکۆ دەستمان پێکردێ. هەموو ئینسانەکان ئەمنە چی ئەحساسیەکان، چی شهودیەکان، چی عەقلیەکان، چی عاتفیەکان و دواتر ئەبێ بچینە ناوی ئەوانە بینیتان کاتەکە ئیجازە نادات و ئەبێ زۆر شی بکرێتەوە پراکتیکی چیشێ لەسەر بکەین. یعنی ئینسانێکی شهودی بێرین بە شێوەی شهودی تەکێما مامەڵە بکە، ئینسانێکی دەروونگەرا، ئینسانێکی برونگەرا، ئینسانێکی هەیەجانی، ئینسانێکی عەسەبانی و ئەوانە حتا ئینسانە نەخۆشەکانیش. ئەمە ئێمە ئەیکەینە اختصاسێک تا دکتۆرا تا بگەین ئەوە حاڵی بووین جا چارەسەر بکەین. دیارە بە ئەم کاتی کەمە ئەوە هەر بۆم نەوەکریا. بەشی دووم نا دین من یەژم فەرهەنگ ڕەنگە کولتور زۆر بچووکێ لە مقابڵی فەرهەنگا. بەشێک لە فەرهەنگی وڵاتێک وتمان دینە، جا وتمان دین بەعزێ وەخت خۆی فەرهەنگەکە دروستەکە. ئەگەر وشەکانی منتان لە بیرماوێت خۆی ئەوێتە فەرهەنگێک. بۆ نمونە پەیغەمبەرێک تێت خۆ دینە بلەوە بەرنەوە فەرهەنگێک دروستەکات بە ناوی فەرهەنگ و تەمەدونی ئیسلامی حتمەن بیستوتان ئاموشە. مزگەوت تەمەدونی ئیسلامیە. مزگەوت سازی شێوازەکەی جیاوازە لە کلیسا سازی. ئەمە ێژن پێی تەمەدونی ئیسلامی. فەرهەنگێک تێت، دینێک تێت لە فەرهەنگێکا تێت. لە فەرهەنگی جاهلیەت و عەسەبیەتی عەرەبا دینی ئیسلام تێت، ئەکەوێتە ژێری ئەو فەرهەنگە. جا وردەوردە لە نایە فەرهەنگا گەشەکە فەرهەنگەکە خاتۆ ژێری خۆی. ئەوانەتان تەشریفتان بردەسە حەج و مەکە و مەدینەتان بینیە، هێشتا فەرهەنگی عەسەبیەت لە مەکە هەر زاڵە، هێشتا ئاهۆنی و لەسەر خۆی لە مەدینە هەر دیارە. و پەیغەمبەری ئیسلام لەوێنە هاتێت ئەو دینە وا پەرە پێدات کە ئەو عەسەبیەتە ئەخاتە ژێری چەپۆکی دین، ژێری باوەشی دین و دین ئەو ئەلاوێنێ. ئەنا ئەگەر بێژین دین ئەچواتە ژێری نەزەری فەرهەنگ لە تاکا شاید بچووە. تاکی وامانە مسلمانی مەسەڵەن شویعیە نەتان بینیە لەم خاکە، مسلمانی مەسەڵەن حەنەفیە، مسلمانی مالکیە، مسلمانی کوردە، یەکێک کەس کوردی مسلمانە. کوردی مسلمان و مسلمانی کورد جیاوازیان نەزوەیەکۆ خۆزانن.
کوردێکی مسلمان کوردایەتەکەی وەکو ئەسڵێک دانا ڕەنگە بگۆڕێت بێتە کوردی یەزیدی ڕەنگە بگۆڕێ بێتە کوردی مەسیحی وەلێ مسلمانێکی کوردێژێر لە کوردیەکەی چم دەست هەڵەگرم مەسیحی ئەینە مسلمانیەتەکەم ڕاگیرەکەم پێو ئەمە ئیتر دەرونی تاکە کەس باوەڕەکانی چۆنوێت من لەسەر ئەوە نادوێم وەلێ ئەمە کە دین جزئی فەرهەنگوێت لە مەرحەلەیەک هاز وەلێ خۆی ئەتوانێت لەولا بێتە فەرهەنگ و باقی فەرهەنگەکانیش بخاتە ژێر نەزەری خۆی زۆر سپاس خۆشی تاڵ شیرەکان و پەیوەندیەکانە لە ڕاستیدا من هەم مامۆستای زانکۆش بووم و هەم مامۆستای وتابێژم لە زانکۆ سەعاتونی پێ دەسەڵێمەوە چونکە هەموو یەک چینن یەک جینن یەک ئامانجن جاری وایە سەعاتونی وەکە تەواو بێت پێنج دەقەش لە جەلسەکە وا هەر پرسیارەکان تەواو نابن هەر شۆک بزۆک لەناو گەنجەکاندا هەیە تۆش ئێستا کە قسە بۆ ئێمە دەکەی خێتابەکە ئەزانی کە بۆ کێ دەیڵێی بەڵام شکالیەتێک هەیە بۆ وتابێژان کە من لە زیهنم ئاوا بوو کە تەرکیزەکەی لەسەر ئەو جانبە هەرچەندە ئەو جانیبانەی کە جەنابەت باسی لێوە کرد هەمووی گرنگ و جوان بوو ئەویش ئەوەیە کە مامۆستا لە دوو جەمسەری دژبەیەکە ئەوەستێتەوە نازانێ بە تەواوەتی ئەو کەسانەی کە لەبەر دەمیان کێت کە خەتای خۆی لێ نەیزانێت ئەیزانێ بەس هێن تێکەڵە نازانێت کامیان بکا بەسەرتەر و ئەوکانی تر بەدەو یابێت و بۆ کەس گەلێک قسەکە کە لە دنیایەکان ئێستا کە خەڵکی بوتاکەدا لە دنیایەکان یعنی کەسێکە فەقیرە هەژارە شەوەکەی کارەبای نییە سستانە نەوتی نییە هاوینە فێنکەرەوەی نییە خەمی سەرچاوەی داهاتی ژیانەتی کۆرۆنا لە سین دروستە لە ڕاگەاندن لە ئێمە وەواسیەکە هەمووی خەریکی پشمێتی و تەنانەت لە زانکۆ خەڵکێک کە مامەکان لێرە لەبەر ئەمە کۆمەڵگایەکە بەشێک لە دارستانی چڕوپڕ چۆن چڵەکانی ئەچێ لە ناوێکدا مامۆستایان وتار بۆ ئەم خەڵکانە ئەدەن کە جاری وایە خودی مامۆستا خۆشی بەشێکە لە قوربانیانی ئەو بیرۆکە قەرەباڵغەی کە دروست دەبێت و لە هەمووی ناخۆشتر ئەوەیە کە خەڵکی داخوازیان هەیە بەقا و داخوازیەکان و کە نادادوەری هەیە کە چی هەیە بێ مامۆستا باسیکان لەولا مامۆستا خودی خۆی لە حەزەرێکایە کە چۆن پێگەکەی خۆی لەدەست نەدا و نێڵن لای ببرێ يعني لبردم سياسي كردني او حزباتنا حتى سياسات يعني بوين ما مصاك له هدي اشتاق صدقه كاتي هذا سبب مسألة يقش برسي وكشتي قرن إلا بناشارك ما مصاك صدقه بوين لداخل مدى بالكي لا تندرس بوما مصاك درس كراوة وخطابي ما مصاك زور كزيك راخني لي بقري بلان زور كم هي درمان وريماي بكا وبوشك لأوزي داك إبادات بلوك تكشون لم أوزايا ما مصادر بكريت يا بەچاوبوونی زیاتر بدرێت زۆر سپاس. سپاس بۆ جەناب و دەستخۆشی بۆ گشتان شتەکە واقعە ئەو نەڕێکە خۆمان گشتمان نەزانین واسە من شاید مامۆسای مزگەوتنەوە مولێ بەپێ ئەوە بۆ شارێک داوەتە کرێم 2000 کەس 1000 کەس تێتە قاعەیەک نازانم هەروە و جۆرەسە ئەبێ وتارێک بکەم ئێمە ئیشەڵا ئەگەر بەردەوامیمان بێت و شتەکە درێژەی بێ ئەتوانین لەسەر ئەم شتانەش قسە بکەین وتاربێژ ئەگەر سەرکەوت وەختی ئەواکە خەڵکەکە واکەنە وەختی ئاواکە خەڵکەواکەنە وەختی ئاهۆنێتەوە ئاهۆنەوە وەختێکانە ئالۆزەوێ ئالۆزەون ئەبێ وتاربێژ زوانی لەشی ئەو خەڵکە بخوێنێتەوە زوانی لەشی خەڵکەکە بتوانی بیخوێنیتۆ ئەتوانیت وەکو جادە وردەوردە سنتەری بابەتەکە بدۆزیتۆ ئێمە ئیسا لێراوە من بۆ هەڵەوجێچم ڕێگەوبانیم تایسان نەچوم و ئەم سیارەیچمە تایسان نەگرتەوە بەدەسۆ بەس ێژن ئالەم جادەوە بڕۆ ئەچمە ناوی جادەکە خۆی ڕێنمونی کارێکی زۆر باشە ئەگەر من وریابم لە بەرەو ژوور چۆن بچم و لە بەرەو خوار چۆن بچم و سیارەکەم برێک ناکا ئەبێ بە گێڕ بیگرم و نازانم بەورەوارێت ئەشێ چی بکەم ئەوە من ئەزانم بێگومان جەناب و کە لە هەردوو دۆخەکە کارەکە ینی هەم لە زانکۆ هەم لە وتارا ڕەنگە حتا خۆ پێشنیار و پێوێت بۆ ڕێنمونیکردنیێمە بەڵام ئەوە ڕاستیەکە وتاربێژیش فەنێکە مامۆستایی و عالم و معلم دوو کەسن عالم ئەیزانێ معلم وەکیەکێکی تر فێری ئەکات زۆر کەس ئەزانێ و ناتوانێ فێر بکات وتاربێژیش معلمە لە کاتی وتاروتنا
ئەبێ لە دەموچاو و لە هەڵسوکەوت و لە جوڵەی ئەو خەڵکە بزانێ وتارەکەی سنتەرەکەی پێکایانە نەی پێکاوە وردەوردەم لاولای پێ بکات تا ئەی پێکێ بازێک کەسمان بینیە هەر نای پێکێ و گوێکی سوورەوێتەوە لوتیی سوورەوێتەوە هارەقی چەکە و ئاخرەکەیژە خوای بکرایەکێ بۆیە خلاصمی بکرای لەم شتە باشوو ئەمە لە دەور و تعلیمی تەلەبەکانمان ئەوەختێ فێری وتاریانەکەین ئەوە زۆر ڕوەدا سوورەوێتەوە ئەم لاولاکە هاوارێزدا ئاخرەکەی من ێژم بێسە تا من شەرحی بکەم ێژێ ئۆخەی هەناسەیەک کێشە خۆم حاڵێ و میانی چی زایرن بانگیشتریا منی تر کاتتان لێ نارم پرسیارەوە زۆرە و فەرمو عەلەیکە سەلام و ڕەحمەت کەسێک پارێکی لێکەوتووە پارێکی زۆر هەمومان لێمان کەوتووە کەسێکی دۆزیوێتی بەڵێ ئەمە منێکێنەوە بۆکاری مەوەسای ئاینی چۆن ئەم پارەیە لەم خاوەن لە زۆمی کردو بیداتەوە بە ساڵ کابراش تەوبەی کردووە ئەو وتار بە خیتابەت چێتەوە ئەو پارەیە کابرا مدەی بەسەرابە بیداتەوە بە خاوەن هەمیشتەوە بە ئەکا ئەوی بیاتەوە بی کە لە قیامەتی شەڕە پرسیاری چه خیتابێکی ئەو حەقەباتەوە ئەو مەزلومە ئەو زاوەر هەزاری ئەمە ئیتر خۆزانی پرسیارەکە جوابەکەی درێژە کاتەکەیش کەمە بابەکەیش فەقیە منیش فەقیه نییەم من وەکو دەروونناسێکی کۆمەڵایەتیە بێ وەڵام دەمەوە ئیجازە بدە من ئەم وڵامە نەدەمەوە بە بچین بۆ ئەو کارە سەرەکی ئەبێ بیت.